سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر چارنووسی داهاتی ناوخۆی هەرێم و داهاتی فرۆشتنی نەوتیش بەتەنکەر دەکەین. دیارە دوو مانگە بۆ موچەی مانگی دوو سێ عێراق بە تەواوەتی موچەی موچەخۆرانی ناردوو بۆ مانگێک 950 ملیار کە باردوو مانگەکە 1 تریلیۆن و 900 ملیاری ناردوو و ئابڕیارە مزوانش موچەی مانگی سێ بە تەواوەتی بنێرێت. ئەوەی کە دەمێنێتەوە داهاتی ناوخۆیە چی لێ دەکرێت چ ئەو سێ مانگی ساڵی ڕابردوو کە بۆ موچە خەرز نەکرات چ موچەی بڵێن داهاتی ناوخۆی ئەو مانگی دوو سێ و چواریش چی لێ دەکرێت لەگەڵ داهاتی فرۆشتی نەوت بەتەنکەر بۆچی ناخێتەوە خزمەتی پرۆژەکان. هەروە باز لە داهاتی خاڵە سنووریەکانیش دەکەنەویش چی لێ دەکرێت و پرسی موچەش لە بینی هەرێم و بەغداد لەگەڵ هەرێک لە بەڕێزان ئەندازیار عومەر عنایەت لە ستۆدیۆ پەرلەمانتاری پێشووی کوردستان هەروە لە هەولێرەوە سەرتیپ جەوهەر نووسەر و ڕۆژنامە و سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک عومەر بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەم. ئەگەر سەرنجی بەڕێز بزانمە سەر داهاتی ناوخۆ دوو مانگە بڵێن عێراق بە تەواوەتی موچەکە دەدا، بۆ هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر داهاتی ناوخۆ چی لێ دەکەن، بۆچی خەرز دەکرێت کە مانگانە پێشتر وەزیری دارایی وتبووی لە بینی 300 بۆ 350 ملیار دیناردایە. ماڵە زۆر سپاس کاک حەشیم، سپاس بۆ ئەو بەڕێزانش و سپاس بۆ جەنابی کاک سەرتیپیش، سپاس دەکەم بۆ بینەرەکانیشتان. وەڵڵاهی کاک حەشیم بەڕاستی کە لە غیابی پەرلەمانە کە ئێستا بەسەر ئێمە باس دەوەکەین ئەڵێن حکوومەتی کاربەڕێکەرە و چاودی کەسێک چاودێری ناکات، دەستگایەک نییە چاودێری بکە، ئەلێرا گرنگی پەرلەمان دەست دەرەکەوێ. پەرلەمان چەند گرنگە ئێستا هەبووە ئێمە لیژنەی نەوت و گاز و لیژنەی دارایی و ئەوانەمان بێنایەتە گیر و گاز و لەگەڵاوانە قسەمان کردەیە، پێمان وتە ئێوە چۆن چاودێری حکوومەتەکەن، ئەم داهاتە لەکوێ دەی؟ ئێستا مە لە کێ بپرسین؟ تەنها چاودێری دارایی هەیە. چاودێری داراییش ئەو دەستگا سەربەخۆ لە سەدا نییە ئێمە بتوان ڕێگەی پێ بدەن بە تەواوی بچێتە هەموو کون و کەلەبەرەکانی لێکۆڵینەوە لە داهاتەکانی هەرێمی کوردستان بکە و ئەگەر بشکرێت ئێمە ڕقەمە سەحەکانمان دەست ناکەوێ و نازانین چۆنیش دابەشەکرێت لە هەرێمی کوردستانە. لەبەرەوەی ئەو کۆمپانیانەی کە هاتوون لە سەرەتاوە لە هەرێمی کوردستانە گرێبەستیان لەگەڵا کراوە لە ساڵەکانی 2009 و دوایەوە تا 2002 ئەوانە کە سەرەتای حتا 2004 ئەوانەشەوە سەرەتای بانگێشکردنی کۆمپانیەکان بوو بۆ هەرێمی کوردستان و وەکو خۆیان وتەنی ئەیانوت کە کوردستانەکەی ئەبینە سەر نەخشەی جوگرافی وزەی جیهانی. ئەوان ئەوە باسییانە کرد لە سەرزاری ئاشتی هەورامیەوە بە تایبەتی ئەگەر لە بیرت مابێت ئاشتی هەورامی دەبێت کوردستان بینە سەر نەخشەی وزەی جیهانی. ئەمە ئیدعاکانی وەچەوە ئەچیانە کرد لەو کاتە ئەوان وەکوواڵی لقمەیان بۆ هەڵدان بۆ هینەکان، یانی لقمەیان بۆ ئەبەریانە بیانەکان بەتاوی لە ئەوڵە تورکەکان و دوایی کۆمپانیان نەرویجەکان و ئەمریکەکان و تا وردە وردە کێشیان کردن بێن ناو کوردستانەوە کە هاتن بە شێوەیەک ئەوان مەرجەکانی خۆیان فەرز کرد بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان خسەژێت بارێکی زۆر قورسەوە بەچی بە گرێبەستی هاوبەشی، ینی شیر کۆنتراکت. ئەم شیر کۆنتراکتە کە لە عێراق سێڤیس کۆنتراکت، یعنی لەوێ ناوی چییە مقاولاتی عقدی خدمەیە، لێرە عقدی شەراکەیە. عقدی شەراکرد بە شێوەیەکە کە هۆکارەکەی چییە ئەویان کردەمان ئەو کۆمپانیانەی کەوا لە دەرەوە هاتبوون لێرە کۆمەڵێک کۆمپانیا کە ئەم کۆمپانیانە بمانێ و نەمانەوە لە ژێر سایی بەرپرسەکانە بوون، ئەمانە بە جۆرێ لە جۆرەکان بوونە شەریکی لەو کۆمپانیا ئەجنەبیەکانە. لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی شر کرد بۆ ئەو کۆمپانیانە. ئێستا بە شێوەیە تقریباً وای لێ هات نەوتی هەرێمی کوردستان چۆن لە زمانی ئینگلیزەکانە کۆمپانیا ئیحتیکاریەکان نەوتیان دەرهێنا وەلئەخیرە لە ساڵی 1972 بوو پێم وایە تەئمیمی نەوتی کرد ئەحمەد حەسەن بەکر. پێویستی بەوە هەبوو بە ڕاستلەکاندنێک شتێ بێ، بەڵام لەم سەردەما حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی تازە ئەویست ئەو کۆمپانیانە بێنێ هەنگاوی ئەوەی نەنا جارێکی کە مڕاجعەی ئەو عقدانە ئەو گرێبەستانە بکاتەوە وای لێ بکات کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ، بە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان بێ. تەمان ئەگەر لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەگەرێتەوە بەرژەوەندەکەشی بۆ خەڵکی کوردستان. لەبەرەوە بە شێوەیەک بوو وەکو ئەم ئێوارەیە یان دوێنێ منیستە خطابێکی لێدوانێکی بەداخەوە هینم 20 جەگری سەرۆکی حکوومەت تاڵەبانی کە ئەڵێ خۆزگە هەر نەبووە نەوت بەڵا بوو. نەوت بەڵا نییە،
چی بەڵایکە نەوت بەڵا نییە بە هیچ جۆرێ بەڵایەکە چی بوو ئاخرزانم ئەڵێ خۆی واڵێ ئەو نازان ئەو واڵێ ئەڵێ بەڵای بۆ لەوانێ بەس بەڵایکە لە ئیدارەدانەکە دانیە بەڵا ئەوانە بوون کە ئیدارەیاندا ئەو نەوت بەڵا نییە لەگەڵ ڕێزم بۆ جەنابی کاقوبات بەڵا ئەو کەسانە بوون کە ئیداری نەوتیاندا بەڵام ئەو کەسانە بوون کە دەستگایەکیان دروست نەکرد دامەزراوەیەکیان دروست نەکرد کە سەرپەرشتی هەڵێنجان و فرۆشتن و وەرگرتنی داهاتی کۆمپانیا دروست نەکرد بەڵێ بەڵێ ئەخر عێراقیش خۆ معلوماتی عێراقیش ئەو باشتە نییە عێراقی لەوێش گەندەڵی هەیە لەوانێ ئەو گەندەڵی کە لێرە هەیە لەوێ زیاتر بێ بەڵام لەبەرەوەی ئێمە خاڵە لاوازەکەین لە حەلەقەکەی عێراقا زیاتر هێرگەکە بەسەر هەرێمی کوردستانە بەڵێ کۆمپانیا حکومیان هەیە وەزارەتی نەوت ڕۆڵی خۆی هەیە سەرباری هەبوونیشی ئەخر تقریبەن ئەوان دامەزراون ئەوان دەوڵەتن حکوومەتە دامەزراون بەڵام ئێرە دامەزراونێ لێرە چەند کۆمپانیایەک دروست کرا لە ناو پەرلەمانە تا ئەم لەحزەیەش کەم ئێمە قسەی تیاکەین ئەو کۆمپانیانە بۆ دەریهێنانی نەوت و بۆ فرۆشتنی نەوت بە هیچ جۆرە نەکەوتنە کار و هیچ جۆرە گرنگیان پێدا حکومت ئەمە دامەزراوە بوون ئەگەر ئیشیان بەمانە بکردایە کۆمپانیا ئەهلی دامەزرا کۆمپانیا ئەهلی من کۆمپانیای ئەهلی ئەو کۆمپانیانەیە کە ئێمە گومانیان لێکەین کۆمپانیای ئەهلی لە بەرژەوەندی خەڵکیش ناکات ئەزووکو داهاتی ناوخۆ دوای لەسەر نەوتەکە قسەکەین هیچ چارنووسێکی دیار نییە سەمانگانە 320 میلیار بێ هەنێ گەر بە 6 مان کەژماری بکەین نزیکەی تریلیۆنێکە ئێمە لە بەردەمی یەک ڕقەماین باشە 12.65 لە داهاتی حکوومەتی عێراقی لە بودجێ حکوومەتی عێراقی ئەبێ بە هەرێمی کوردستانەوە ئەم 12.65 پارەی موچە کە ئێساچێ نزیکەوە خەری بێتەوە ئەگەر سەرموچەشی بچێتە سەر ئەو تەرفیع و شتێ بچێتە سەر بەرەو تریلیۆنێک و شتێکە ڕوا ئەوەی لێ دەرەکەن باخەتەکەی خۆ تەسەوور نەکەی تەسلیمیان نەکردووە ئەزان تەسەوور نەکەی هەروە بۆ ئاسانی ئەوان بۆیان بخوێ و ڕێگەیان پێ بدەن جارە چەند مایەکی 680 ملیاریان بۆ هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پارەی داوە تەکمیلەی معاشقی کردووە ئەوە دوو مانگە دێت ئەوان 900 ملیارەکە ئەنێرن برارمانی چواریش بێت کەواتە ئەم پارانەی کەلایەنە پێویستە خەرجکەن بۆ پرۆژەکان و بە حکوومەتی عێراقی بڵێن لەو بودجەی کە ئێمە 12.65 چەندمان بەرەکەوێ ئەوە داهاتی ئێمە 350 ملیار بۆ نمونەوە گرنوەڵێم 350 ملیارە ئێوەش 950 میلیاردتان بۆ نردوین ئەکاتە کۆکەی ئەکاتە تریلیۆنێک و ئەوەنە دینار باقیاتەکەی ئەبێ بۆ حکوومەتی عێراقی ڕوونکەنەوە بڵێ ئێمە چیتان لێ کردووە پارەیە لە پرۆژەکانە سەرفتان گرۆ چیان گرنگ ئەوەیە بە مەقاسەش بێ وەکو مەقاسە حکوومەتی عێراقی حسابیان لەگەڵەکە ئەو پارەیان لێ ئەبڕێ بەڵام ئەبێ ئەمان بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن وەکو ئیسەش پێوتی ئەگەر پەرلەمان هەبێ لەناو پەرلەمانە یاسای بودجە هەبوایە هی یاسای بودجە ئەو پارانە تەوزیع ئەکرا هەموو تاکێکی هەرێمی کوردستان ئەیزانی ئەو پارانە چی لێ دێ بەڵام زۆر بەداخەوە لەبەرەوەی پەرلەمان نییە تەنانەت دەستگای چاودێری دارایە دەستگای چاودێری دارایش ئەو دەستگا بەهێزە نیە لە هەرێمی بمانەوێنێ من لەگەڵ ڕێز و حرمەتم بۆیان خەڵکی زۆر دڵسۆز خەڵکی زۆر باشی تایە خەڵکێک من بۆ خۆم زۆر ئیسفادەم لە چاودێری دارایی کردو کاتێ لە پەرلەمان راپۆرتی باش دەنووسم بەس راپۆرتی زۆر باش دەنووسم ئەخر ئیش پێ ناکرێ بەڵام ئەگەر پەرلەمان هەبێ فشاریان لەسەر دروستەکە دەکات ئیش بۆ راپۆرتانی چاودێری دارایی سپاس دەکەم دێوە خزمەت کاک سەرتیب سوپاسی ئامادەبوونی بەڕێزیشت دەکەین سەرنجی بەڕێز چ لەسەر داهاتی ناوخۆ ئێستا چی لێ دەکرێت و داهاتی فرۆشتنی نەوت تیژ بە تەنکەر کە ئێستا بازدۆکی ڕۆژانە 330,000 بەرمیل نەوت بڵین بەرهەم دەهێنرێت. کاک حەکیم ئێوارەت باش ئێوارەی کاک عومەر باش کە پیاوێکی پەرلەمانی و شارەزایە فترێک لە پەرلەمان بوو حتمەن لە ئێمەمان باشتر ئاگاداری باردۆکی ناو پەرلەمان و ئەم حکومڕانی خراپی ئێستای هەرێمی کوردستانە. حکومڕانی هەرێمی کوردستان حکومڕانیەکە لە هیچ حکومڕانێکی دنیا ناچێت ئەوەی کە هەیە بریتە لە دەسەڵاتداریە گروپێکی دیاریکرا و کە دەستڕۆیشتون چەک بەدەستن و دەستیان کردو بەسەر جونگەکانی حکومڕانی و سەرچاوەکانی دارایی و ئەم حکومڕانی کە ناوی حکومڕانی تمام بڵێن دەسەڵاتدارانی هەرێم نەک حکومڕانی لە هەرێم چونکە حکومڕانی بریتە لە پەرلەمان بریتە لە حکوومەت بریتە لە مؤسسەی قەزایی بریتە لە دام و دەستگای چاودێری بەسەر حکومڕانیەوە پەرلەمان سەرچاوە و شەرعیەتی دەنگدان و شەرعیەتی بڕیاردانی لە باتی خەڵکی هەیە ئێستا هیچ کام لەو مؤسسانە بوونیان نەماوە ئەوەی لە هەرێم هەیە کۆمەڵێک دەموچاون و بەناو ناونشانی خۆیان لە خۆ ناوە جا سەرۆکی حکوومەت بێ سەرۆکی هەرێم بێ جێگیری سەرۆکی حکوومەت بێ بەناو سەرۆکی پەرلەمان بێ لە دەتوانم بڵێم لە 31 ساڵی ڕابردوو 32 ساڵی ڕابردوو لەم حکوومەتی بەناو هەرێمە تا ئێستا حیساب ختامی بۆ هیچ بودجەیەک نەکراوە ئەستا بودجە نەبووە تا حیساب ختامی بۆ بکرێت چەند ساڵێک بودجە دەهاتە ناو پەرلەمان
لە دوای ڕوخانی سەدام ئەژدوەری پارە لە بەغداد هات دەبووە شتێکە بێ یعنی دایپۆشن کەڤەری بکەن بە شەرعانەی بکەن ئەو پارێکە لە بەغدادێ بەڵام حیساب ختامی نەبوو و سەرچاوەکانی دارایی لە هەرێمی کوردستان بریتیە لەمانی خوارەوە یەکەم سامانی بڵێن داهاتی ناوخۆ یعنی ئەو دام و دەستگایانەی دەوڵەت کە چبات وەردەگرن ڕسومات وەردەگرن داهاتیانێ ئێمە نازانین دا ئەو داهاتە چۆنە و چییە ینی چونکە ئەساساتی ڕقابیشمان نەماوە ئێمە ینی دام دەستگای ڕقابی ئەوی کە چاودێرە پەرلەمانە نەماماوە دەستگای ڕقابەیە ئەو دیوانی چاودێری داراییە ئەوی سەرۆکەکەی نەماوە فتریش زۆر لە پەچی کەوتووە دەستەی نەزا هەیە کە نازم 6-7 ساڵ لە چەندێک هەر ماوەی بەسەر چووە خۆی دەستگاکە ئێستا لە فترێکی ناشەرعیە یعنی بە ماوەیەکی ناشەرعیدا تێدەپەڕێت چونکە شەرعیەتی نەماوە سەرۆکەکەی و ئەو دەبوایە گۆڕانکاری و نوێ بکرێتەوە و بڵێن ئەو دام و دەستگای کە پێی دەگوترێت داواکاری گشتی ئەویش خۆر بەسەرا داد و بێدادیانە بەدەست ئەم دەسەڵاتەوە بۆ ئێمە نازانین داهاتی ناو خۆت چەندە دەبێنێتەوە داهاتی سنوورەکان بە اعترافی خۆیان کات مشکلێ هەیە یعنی ئەو بەرپرسانێ ناحکوومەتن خۆیان باز لە کەم و کوڕی دزی گەندەڵی نازەم ناوی لێ بنێم چی ئەوان خۆیان دەبێن ناوەک تەسمیەکەی بکەن لە سنوورەکان هەیە سنوور هەیە لە هەرێمی کوردستان پارەکەی ئەسڵ ناگەڕێتەوە حکوومەتی هەرێم یعنی پارە لە خەڵک وەردەگیرێ لەو بار و لەو شتانی کە دێ وەردەگیرێ بەڵام ئەو پارەی نهاتە ناو جیرفانی حکوومەت دێنە سەر داهاتی نەوت کە ئەمڕۆ داهاتیش سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە تا نەوتەکە ڕاگیرە ئەو عقدانەی کراون عقدی ناشەفافن هیچ کام لەو عقدان هاتووە پەرلەمان عقدی جەنتەڵمانی بوون کراون ئاخر عقد بووە تۆ بۆ ماوەی 50 ساڵ بیکەی چی ئەو سەلاحیەتی داوە بێت بۆ نەهاتووە پەرلەمان يعني حكومة العراقية هدي بهوي أو مفاوضات أنا وبشك لو عقدانة كشف دكاكا $6 ل $8 بمينته بو خلق يعني توبلت جندلي وكم كوريش تداها لو نوتا وبشك لو بير نوتانا كيس على هرم كردستان بتنكر دبردري يعني بيز قالوا كتوباسي دكي استا حكومتي هرم لغي دام ودزقاكاني خوي وبتنكر ديني ودفروشه دعتك ناشفافا هندق لو بيرانا أصلا حكومتي هرم ناري بلايا يعني حكومتي هرم دەسەڵاتی ئەوەی نییە دام و دەستگای حکوومەتی هێران دەسەڵاتی ئەوەی نییە بڕوا بۆ کەسە بڵێ کە نەوتەکە دەردەکا بەڵێ کاکە تۆ بۆ نەوت دەردەکەی بۆ دەیفرۆشی بەچەی دەفرۆشی ئەوەش دیسان ڕوون نییە دەمێنێتەوە ئەو دام و دەستگایانەی کە ئەم کارانە دەکەن بۆ نمونە ئێمە فترەی بیدایەت کە وەزارەتی سامانە سروشتیەکان دانرا ئاشتی هەورامی بوو يعني هر وزير دیار نبوو نە وەزارەتەکە دیار بوو نە وەزیرەکە دیار بوو وەرە من و تۆ گرەو دەکەین بچین پاسەپۆرتەکەی کاک ئاشتی هەورامی بێنین بزانین چەند ختمی لەسەر ختمی خروجی و دوخۆلی هەرێمی کوردستان بزانین ئەو فترەی وەزیر بۆ چەند ڕۆژ لە هەرێمی کوردستان بۆ چەند ڕۆژ لە دەرەوە بووە ئەو کاتە مەشهور بوو کە وەزیری سامانە سروشتیەکان بريدية لا كسك شخصك يعني عفوا وزارتك بريدية للشخصك للشخصكش هم معلوماتك هنا فلاش ميموري كولا جيرفاني وزيرة يعني كس نيدا بيني كس معلوماتي نبو وزير دارایی لە بزوتنەوەی گۆڕانە وەرە هەردوو کمانتەسیم پرسیاری دەکەن ئەگەر زانی داهاتی هەرێمی کوردستان چەندە يعني دیارە ئێمە بە هەڵەت داچوین و لە خلالی 32 ساڵ 33 ساڵ ڕابردوو بە هیچ جۆرێک نازانی خەرجی کوردستان چەندە يعني ئێمە داهاتەکە نازانین بەڵام خەرجەکەش نازانین خەرجێکە ئەو لە داهاتەکە و دەسمانەکەی ڕوون نییە بەڵام خۆ ئێمە داهاتیشی دیکەشمان هەیە کە لە بەغداوە دێ يعني ئێستا لە دوای ڕاگررتی نەوتەکە لەیان عێراقەوە داهاتێک لە بەغداوە دێ ئێمە نازانین ئەو داهاتە چۆن سەر دەکرێت ئەوان باسی ئەو دەکەن دەدرێتە موچێ فەرمانبەران باشە ئەی بۆ خێرە مانگێک دەبێت بە سەدان و بە هەزاران کەس وا لە کوردستان تەعین دەکرێت لە هێزی سەربازی ئەم تەعیناتە لەکوێوە هات ئەم گومانە بۆ ئێمە دروست بووە ئەرێ بزانین ئەو ئێستا دەکرێت کاک سەرتیب کەس لە هەولێر دەکرێت لە سلێمانی دەکرێت لە بادینان دەکرێت تەعیناتێکی زۆر دەستی پێکردو لە هێزی سەربازی ئێمە نازای سەرچاوەکەی چییە ئەرێ خێرە هەرێمی کوردستان بۆ خۆی پارەی نییە بۆ موچە خەڵک تەعین دەکا ئەرێ ئێمە پێویستمان بە سەربازێ لە ئێستادا تەعینی بکەین و ئەو تەعیناتە بۆ ینی بەو مفازەی ئایا پەیوەندی بەوە هەیە کە بەغداد داوای لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستانی کردووە بە هێزی سەربازیشەوە ئەرێ ئێمە موچەخۆری فەزاییمان هەیە یعنی وەهمی ئێستا شوێنەکانیان پڕ بکرێتەوە ئەم پرسیارە حق لە حکوومەتی هەرێم و لە وەزیری دارایی بکەین کەم پێما وەزیر دارایی وەکو من هیچ نازانی یعنی شتێک لە دایرەکەی خۆی دەزانی یان لەوەی کە پەیوەندی بە زەریبە و بە ڕسوماتەوە پەیوەند بە دایرەکەی ئەوەیە بەڵام هیچ شتێکی ئەو تۆ لە دەربارەی سنوورەکان زارێ نەوتەر نایزانێ هیچ قوربەسەرە وەزیرێکی داما و قەینات داماوە بۆ دیفاع لەم دەسەڵاتە دەکە وەزیری دارایی یعنی وەزیری دارایی کە خۆی ئاگاداری هیچ نییە یان با بڵێن شتێکی ئەو تۆ نییە ئەی بوو دیفاع لەم دەسەڵاتە دەکە ئەم وەزیرە بەداخەوە طبعاً هەموو ئەو حزبانەی کە
لە ساڵانی ڕابردوو دیفاعیان لەم دەسەڵاتە کردو بە هەر زۆرێک لە زۆرەکان بێ هەڵبژاردنیدا هات و من پێم وایە بازی ئەو دیفاعکردنە لەم ستەمکاری حکوومەتی هەرێمە دەکرێت دەدەن و هەر ئەم ستەمکاریە ژوای کردووە خەڵکی هەرێمی کوردستان بە ئەم جوملەی تەواوکەم بێنە سەرجادا مەدحی محکەمەی اتحادی بکەن کە خۆتان زانی محکەمەکە بەخۆی لە باردۆخێک و بە چۆن حرەکە دەکات بەداخەوە کە وایان کرد ئێمەمانان بین پەنا ببین بۆ بەغدا یا مەدحی ناردنی بووچە بکەین لە بەغدا لەبەرەوەی ئەوانەی کە ئێستا حکومڕان لە هەرێمی کوردستان دەکەن زۆر خراپ. بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەت کاک سەریف کاک عومەر سەبارەت بە داهاتی ناوخۆ کاتێک کە بەڕێزشی لە پەرلەمان بوو هیچ شەفافەتێک بوو ئێستا بڵێن هەر دەڵێن داهاتەکە وەکو ڕقم دەڵێن داهاتی ناوخۆ سنوورەکان 300 بۆ 350 ملیارە کەس هەیە ئەمە بسەلمێنیا هەرەوەندە یاخۆ زیاترە یاخۆ چەندی بۆ کۆمپانیا حیزبیەکان دەڕوە چەندی بۆ حکوومەت دەگەڕێتەوە ڕوونە؟ بەنسبەت ئێوەی کاتێ من لە پەرلەمان بووم لە ساڵی ئێمە 2013 چوینە پەرلەمان لە ساڵی 2013 تا 18 باشە ئێمە کە لە پەرلەمان بووین یاسای بوجە نهاتەنەوە پەرلەمان ئێستاش ئەم 5 ساڵێکە کە پەرلەمان بە 4 ساڵی و 3 ساڵێکیان بۆ تازە کردەوە ئەم 5 ساڵش هەر یاسای بوجە نهاتەنەوە پەرلەمان ئەمە گەورەترین کارەساتەوە حساباتی ختامیشان نەناوی تۆ یاسای بوجە تەقدیمەکەی بەسەن لە کۆتایی ساڵەکە حساباتی ختامیش تەقدیمکەی بێتەوە پەرلەمان جارگە پەرلەمان پسەندی کاتەوە ئەویش ینی هەرەوە نییە تۆ بڵین پەرلەمان یاساکە پەسەندەکە ئەینێرت و بۆ حکومەت دەڵێکا کە بەم شێوەیە ئەم پارێ سەرفکە کە سەرفێکا بۆ ساڵی داهاتوو ئەبێت تۆ حساباتی ختامی بینێ ژمێری کۆتایی پێڵێن ئەو ژمێری کۆتایی بنێریتەوە پەرلەمان ئەمە بە هیچ جۆرە ناو پەرلەمانە ڕوویداوە هۆکاری سەرەکی ئەمە چی لێ دێ وڵات چی لێ دێ وڵات ئەچێتە مقدراتی هەموو حکوومەت و دەسەڵاتەکە و میلەتەکە ئەچێتە ژێر دەسەڵاتی یەک کەس کە پێڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە تەحەکوم بە خودی پەرلەمانەوە کە چاودێری ئەو بووە لەبەرەوەی سەرۆکی پەرلەمان چاوی لە دەستی سەرۆکی حکوومەتە بۆی موچەی موچەخۆرەکانی و موچەی ئەندامانی پەرلەمانیشی بۆ بنێرێ سەرۆکی دەسەڵاتی دادوەریش بە هەمان شێوە چاوەڕێی دەستی سەرۆکی حکوومەتە بۆ ئەوەی بوجەکەیان بۆ بنێرێ کەواتە ئەنجومەنی قەزاییش بە هەمان شێوەی ئەنجومەنی تەشریعی سربەخۆنیە لەبەرەوەی لە ڕووی مادی و سربەخۆنیە کە تۆ لە ڕووی مادی و سربەخۆ نەبوو ئەمیش تەنانەت سەرۆکایەتی هەرێمیش چاوەڕێی دەسەڵاتی سەرۆکی حکوومەتە بۆ ئەوەی بوجەکەی خۆشی بۆ بنێرێ ئەمە کارەساتی دروستکرد لە هەرێمی کوردستانە کە هەموو جونگەکانی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستانە بەس وەکو داهاتی ناوخۆ بمبورێت خوا بە ئەمروز لێڕاکەم ئەم هەموو دەسەڵاتەکان هەر هەموو بوونەتە چی جۆرێک لە چاویان لە دەستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە ئەمە جۆرێک لە کۆی لەکردنی مؤسساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی دروست کردووە بەرامبەر بە کێ بەرامبەر بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەس ئەو پارەی کە ئێستا لە داهاتی ناوخۆ نەکرێت بخرێتە خزمەتی پرۆژە بەڵێ و ئینجا ئایا لە هەردوو سنوورەکەش داهاتەکە بەشی کەمی دەگەڕێتەوە بۆ حکوومەت لە دەواازە سنووریەکان بەڵێ ئەوەی کە ئەوەی ئێمە ئەیبیستین ینی بەڕاستی سێمە ناتوانین بەڕقم بکەین بەڵام هەروکو خۆیان باسی خۆیان یەکتریان تۆمەتبارەگرن ئەم لا ئەو لای تۆمارەگرت ئەو لاش ئەم لای تۆمارەگرت کە ئەو دەسەڵاتانە کرد هەندێک جارە هەندێک بایپاس هەبووە کە لە سنوورەکانە کراوە مەسەن بڵێن هەندێک بار هەیە بەبێ ئەوەی بچێ بە ناو گومرگەکانە داخلی پرۆژەکانی هێلکە بڵێن هێلکەیە و مریشکە و جگەرەیە و ئەوانە زۆر هەندێکێ کە دێت بە ناو گومرگا ناڕوا گومرگ ناکرێ و دێتە ئەم دیوە هەندێکیشی هەیە کە وەکو باس ئەکەن ئەبێ حسەی حیزبەکان جیا بکرێتەوە لە سنوورەکانە و دوایەوە حسەی بۆ حکوومەت بنرێ اینجا دێتە سلێمانی ئەڵێ هەولێر ئەڵێ سلێمانی حسەکەی خۆمان بۆ نانێرێ و یا بۆمانێڵێ کاکەم بووە سلێمانیش ئاگای لەو حیسەیەنێکە لە هەولێرەوە لە بڵین لە دەواازە سنووریەکانی هەولێرەوە وەکو لە برایم خەلیل و لە حاجۆمەران و دەسەکەوێت کەواتە بێمتمانەیەکی زۆر هەیە لە نێوان بە کوردی زۆنی زرد و زۆنی سەوز هەردوو زۆنەکە ئاگیان لە یەکدی وەنازان داهاتەکەشیان لەبەر نەبوونی پەرلەمانیش خەڵکیش نازانێم داهاتە چۆن وەکو پرۆژە ئێستا پارەیەک لە داهاتی ناوخۆ مادەم بۆ موچە سرف ناکرێت مەفروزە ئێستا ئەو پرۆژانەی کەوا لە هەرێمی کوردستان هەیە مەسەن بۆ نمونە جادەی سەمەتری لە سلێمانی کە هەموو خەڵکی سلێمانی چاوەڕێ ئەو پرۆژێ جادەی مەسەرەن کەلار سلێمانی کە خەڵک چاوەڕێتی جادەی ڕانیە سلێمانی کە خەڵک چاوەڕێتی کە ئەنی بەڕاستی بوو هەمویان بوون بە جادەی مەرگ جادەی کۆیە هەولێر کە خەڵکی کوردستان چاوەڕێتی ئەو جادە بگرێت کۆمەڵی جادەی استراتیژی هەیە مجموعەیە جادە لە ناو شارەکانە مجموعەیە مەشانە یعنی حکوومەت ئێستاکێ وای لێ هاتووە
يعني منطقي ثاني حكومتي هريمي كردستان پنابري بو برهين بلا من كاك بو برهين من او باري او ارزا ادم بتو تور لبري او بروجي بومركا امش جورك لغندلي دروسكا ونا عدالتي دروسكا او برهين ارزا ورغتو تو شلون تقديري كي او بروجي بتو دروسكا شي حسابك اي امرزا باي انا دهاتك كان بو او برهين تو شلون هاتوي ام بروجي شلون خملاندو بتسرچ بنما تشليج نيك هاتو ترقابي تشاو ديري دارايكا چ دەستێکی نەزاها کێپی ئەزانە کێرە یعنی بەڕاستی ئەمەش چێکە لە قاموسی ژمێریاری و لە قاموسی بڵێن میزانیە و میزانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقیشا شتیوانە بوو من بە درێژایی تەمەنە من زیاتر لە 45 ساڵ لەناو دەسەڵات حکومداریا بووم و کەسێکم لە معاون مهندسی و هاتووم کە تەخەڕوجم کرد لە گوڵی هەندسە تا جار بوومەتە ڕاوێژکار هەر ژیانیشم لە ناو پرۆژە و پرۆژەکانە بووە من شتیوان بە درێژایی تەمێنم نەبیستەوە بەرهەنەرێک بانکی پێ بڵێ کاکە تۆرە پرۆژەیەک بۆ من جێبەجێ بکە جا من دێمە سەر بابەتی کۆمپانیەکانی ئۆبەرانەوە کاک ئەو نەوتەی کە ئێستا ئەفرۆشتێ لە هەرێمی کوردستانە ئەو نەوتە لەبەر خاتری کۆمپانیەکانی دەرێنانی نەوتە بۆ ڕێکخراوێک بڵاو کردەوە ڕێکخراوی ڕوونبین کە چاودێری نەوت دەکات دەڵێ ڕۆژانە 330,000 بەرمیل نەوت دەردێت کەواتە 180 ئەوەیە کە کاتی خۆی ئەنێرابوو بەڵام بە چەندەی فرۆشن بە کەمتر لە 40 دۆلاری باشە ئەمە بۆ چییە بۆ ڕازیکردنی ئەوانە بۆی ئەوان نەچن بۆکو پێم وتی لە سەرەتاوە ئەم کۆمپانیانە شەریکن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر نەیکەن ئەوان جارێکی ئەچن لە بۆ نمونە لە پاریس لە محکەمەیە لە های لە هەر شوێنێ بێ شکات لە حکوومەتی هەرێمی کوردستان دەگەن ئەڵێن ئێمە ئەم گرێ بەسەمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ناتوە ناوەڕێکی گرێ بەستێک لەمە جێبەجێکە بۆ ڕازیکردنی ئەوان ئێستاکێ هەر هۆکارەکەشی ئەوەیە کە ئێستا خۆیان راپۆرتیان بڵاو کردوەوە لە زمانی خود چاودێری دارایی حکوومەتی عێراقیشەوە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە 6 دۆلار ئەمێنێتەوە لە فرۆشتنی 1 بەرمیل نەوت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لەو کاتێک کە بە تانکەر ئەفرۆشرێ ئێستا بەڕووی بە بۆری نافرۆشرێ بە تانکەر ئەفرۆشرێ لەم پارەیە تەبەن کۆمپانیاکە حیسەی خۆی لێ بردووە کۆمپانیەکانی نقل ئەوەی کە بە تانکەری بن حیسەی خۆیان وەرەگرن ئەوانەی سکوریتی هی خۆیان وەرەگرن لە 35 دۆلارەکە کە بە معادلەکەی فرۆشراوە 6 دۆلاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە ئەویکەی کێی بە کۆمپانیەکانی بۆ بەرهێنانی نەوت ئەیبن هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئیسا نەوت دەرێنرێ بۆ ڕازیکردنی ئەو کۆمپانیایە نەوت ئەوەیە بۆ دەستکەوت بۆ خەڵکی هەرێمی کوردستان کەواتە ئەم نەوتە ئەلێرایە نەزانین ئەمانە وای لێ کردووە کە بۆتە بەڵا بۆ هەرێمی کوردستان هۆکارەکەی ئەوە نیە نەوت بۆچی بۆ دوبەی بۆ نەبووتە بەڵا بۆچی بۆ وڵاتە غەری خەلیج نەبووتە بەڵا بۆ سعودیە نەبووتە بەڵا تەبەن بەڵایە بۆ ئەو وڵاتانەی کە نەزانبێت چۆن ڕەفتار لەگەڵ دەرێڕای نەوتە سوپاس دەکەم کاک سەرتیب ئەگەر کۆمنتێک هەبێ لەسەر فرۆشی نەوت بە قاچاق کێستا باس زیاتر لە 300,000 بەرمیل نەوتی ڕۆژان دەکرێت سەبارەت بە دامەزراندنیش بەڕێز وتمەوەست ئێستا بوو کە دامەزراندنەیە چونکە لەو راپۆرتەی کە ئارەسی عێراقیان کردووە دەڵێن 333,000 هێزی ئەمنی هەیە پێویستی بە 328 ملیار هەیە ماهنگانە ئەوەی کە دوایین راپۆرت کە ئارەسی عێراقیان کردبوو من هەر سەرتا ئەو باسم کرد یعنی ئێمە نازانین نەوت لە کوردستان چەند دەردێت و نازانین چێ دەیفرۆشێت یعنی وەرە غەیری سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت بزانین کام لە وەزیرەکان دەزانین چێ لە تورکیا نەوت دەفرۆشێت و کام لە وەزیرەکان راپۆرتی دارایی بینیوە بزانین چەند تەنکەر یا چەند بەرمیل نەوت لە کوردستان ڕۆژان دەردەهێنرێ و بە چەند دەفرۆشێ و چێ دەیفرۆشێ نەک هەر وەزیرەکان دام و دەستگای تایبەتمەند یعنی دێمە پەرلەمانمان هەیە دام و دەستگای تایبەتە لە گەورەترین دەسەڵاتی چاودێریە یان باڵاترین دەسەڵاتی بڕیاردان و چاودێریە داخراوە یعنی بۆمان دەکەوتەر پەرلەمان زیادە یعنی 2 ساڵ ئەوە بەرە 2 ساڵ دەڕۆین کە داخراوە پێم وایە لەم بارودۆخ و واقعە سیاسی خراپی ئێستا هەیە هەر پەرلەمان زیادە بۆ لەبەرەوە ئێمە بنەمای حکومڕانیمان وێران کردووە یعنی دام و دەستگای حکومڕانی دەستوریمان وێران کردووە و دام و دەستگاکانی تری چاودێر خۆ ڕقابەماریمان هەیە خۆ دەستای نەزاهەمان هەیە ینی ئەوانەی کە دام و دەستگای چاودێر هەتە سەحافا کە بە خۆی دەسەڵاتی چوارەمە و دەبووە دەسەڵاتی چاودێر بووە کەس نازانین نەوت
چۆن دەردەهێنرێ و چەند دەفرۆشێ و بەچێ دەفرۆشێ بە کام ڕێگا دەفرۆشێ ڕۆژانە ئێمە فیلم و ینی ڤیددیو دەبین کە تەنگە ڕێزی گرتووە لە سەیتەرەکان و جادەکانی هەموو تێکدا دەفرۆشرێ بەڵام نازانین پارەکەی بۆ کوێ دەڕوە یان چۆن تەعامل لەگەڵ نەوتدا دەکرێت و سەبارەت بە مەسلەی دامەزرانەکەش وەکو ئەوە هەردووبارەیە قسەیە دەیکەم ئەوژەوەی کە چەند ڕۆژێکە هەواڵ هەیە لە بادینان لە هەولێر لە سلێمانیش دامەزراندن هەیە نازانین ئەو دامەزراندنە چییە خەڵک ناونووس دەکرێتەوەی کە بکرێ بە عسکەر لە هەرێمی کوردستان خلاصی کەلام کاکە ئەو قسانەی ئێمە دەکەین باوەڕت هەبی دەمێکە بەردەوام دووبارەی دەکەینەوە ئەویش دوو حزبی دەسەڵاتداری سەلەم لە کوردستان هەیە و دوو بنەماڵەی حکومڕان لە هەرێمی کوردستان ئەم هەرێمە بڕێوە دەبن جونگەکانی حکومڕانی وەکو لەبەردەستیانە یانی چ سەربازیان لەبەردەستە عسکەریان لەبەردەستە و چەکداریان لەبەردەستە قەزمۆی هەندوو هێزی چەکداری بێ جەماوەرن دەستیان گرتووە بەسەر سەرچاوەکانی دارایی دەستیان گرتووە بەسەر مەفاسیلی سوڵتە وەزارات و وندرا و حتا دەگاتە تەفاسیلی حکومڕانی لە هەرێمی کوردستان بڕوایم بە دیموکراسی نیە یعنی بڕوایم بە دیموکراسیەوە انتخابات مانجی 2022 دەکرا بکرێ لە بەغدا نیان هێش بکرێ لە بەرەوەی حزبێکی سیاسی باردۆخی خراپبوو ئێستا وا پارتی ناتەناو انتخابات ئەویش ڕێگری لە انتخابات دەکا وی تەبریەکانیشیان لاوازە یان نان بێمە بڵێن بڕێن کاکە بۆی ناوەن انتخابات بکرێ ئەرێ لە بۆ ئێوە ڕازی بوون لە ڕابردوو کە وەکو سەرۆکی پەرلەمان ڕێبازفایق خۆی گوتی نەتیجەی انتخابات مزەیەفە تەزویرە بۆ بەو انتخابە ڕازی بوون کە تەزویر بکرێ بۆ نا انتخابی بکرێ کە کۆمیسیۆنی عراقی بیکە کە بەپێی انتخاباتی 2021 و 2023 کە کەرکوو کرا سکاڵا کەم بوو لەسەر نەتیجەی انتخابات یانی تەزویر کەم بوو بە نەتیجە بۆ نایەن ئامادەنی انتخابی بکەن کە تەزویری تێدا ناکرێت یان زۆر کەم تێدا دەکرێت یعنی نایەنەوێ بست لە ناو هەڵبژاردنێک کە مسۆگەر نەبێ نەتیجەکەی چۆن مسۆگەر نەبێ نابێ ئێمە لەوەندە کورسیە کەمتر بێنین و نابێ فلان کەس سەرۆک وەزیران نەبێ و دەبێ فلان کەس فلان پۆست وەرگێ ئەمە ینی ئەمە داخلبوونی پرۆسەیەکی دیموکراتی حەقێکی شەرعی خەڵکی کوردستانە ئێوە لە مستبەقەن شەر دابرێن ئێستا خەڵکی کوردستان ئێمە چیمان کرد کەواتە یانی ڕەنگڕووی هەرێمی کوردستان ڕۆژ دوای ڕۆژ خراپتر دەبێت لەلایەک حکومڕانی چیپەکەوت و دامەدەستگاکانی هەموو لەناو بردووە لەلایەکی دیکە ئازادی تێدانماوە خەڵک لەسەر قسەکردن لەسەر نووسین لەسەر قسەکردنی واتسئاپ دەگیرێ و حکوم دەدرێ و لە هەموو دنیا ینی باسمان دەکرێت پەیوەندیی خراپمان لەگەڵ دەوروبەر هەیە لەگەڵ وڵاتانی دەوروبەر بوو بیانی هەرێمی کوردستان بە بەرچاوی هەمومانەوە بووە بە دوولەت لە تێکی ئێستا لە چوارچێوەی ئەجندای تورکیا معاملە دەکەوە پشتی ئەستورە بە تورکیا وەلەتەکەی دیکەی لە چوارچێوەی ئەجندای ئێرانی تەعامل دەکات ینی پشت ئەستورە بە ئێران پارتی دژی محکمەی فیدرالی بەیان دەردەکا یەشێتی لە ساڵح و لە ینی مەدحی محکمەی فیدرالی دەکا ئەمە هەرێمی کوردستانێک ئێستا ئێمە هەمانە اینجا بەیانی دوو بەیانی باس لەوە دەکرێت وەڵا کورد دژمنی هەیە ئەرکا گەر ئێوە دژمنی کورد دەبن وەڵا ئێمە دژمنمان نییە ئێوە دەستبەرداری ئەم کوردستانە بن کە دەستان گرتووە بەسەر قوتی خەڵکەکە ئێوە دەستبەرداری ئەم هەرێمە بن کە جنسیەی ئەوروپی و ئەمریکیتان لە گیرفانە و باکتان نییە ئەم کوردستانە چی بەسەردێ و کوڕی خەڵک دەخەنە بەر مەترسی کوشتن و کوڕی خەڵک دەکوژرێ لە شەڕی داعش و بەرگی لە منیشتیمان دەکە کەچی ئێوە دێن نەوتەکەی دەفرۆشن نازانین داهاتەکەی بەرەکوێ دەڕوا ئەو هەموو مەشاریعە ئێستا لە هەرێمی کوردستان بە بەرچاوی ئێمە دەکرێت و پارەکەی دەستە دەرەوە دەڕواتە دەرەوە ئێمە نازانین ئەم کوردستانە بۆ وارە دەکەن بڕاستی چارەنووسێکی خراپ چاوەڕێ ئێمە دەکا یعنی ئێمە لە ژێر سێبەری ئەم حکومڕانیە ئەم دەسەڵات دارێتی حکومڕانی نییە ئەم دەسەڵات دارێتی ئێستا هەری کۆمەڵێک دەسەڵاتدار لە کوردستان حکوم دەکەن ئەگە بەتەمابین بگەینە کەناری ئارام ئێمە ناگەینە کەناری ئارام بینی ئێمە و خراپبوونی دۆخی کوردستان دوو مانجێک ماوە ئەگەر انتخابات دوا بخرێ ئاهێک و فرسەتێکی دیکە دێتەوە بەر هەرێمی کوردستان ینی باردۆخی کوردستان تێک دەچێت ئەگەر انتخابات یعنی کۆمیسیۆنی بەغدا بەردەوام لە ئیجراعاتی انتخابات و پارتیش بێ انتخابات تێک بدات ئەمن دڵنیام کوردستان ڕوو لە باردۆخێکی زۆر خراپ دەکا و ئەو تەقسیم بەندی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە یعنی زۆنی ئێرانی و زۆنی تورکیا ئەو کاتە زۆر تۆخ دەبێتەوە بەداخەوە تەدەخولی ئیقلیمی دەبێت تەدەخولێکی ڕاستەوخۆ و دەبێت 100 خۆزگە بە ئێستا بخوازن. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاکومەد سەبارەت بە پرسی موچەش یاخود بڵێن لەمە دووە کە دادگای فیدراڵی بڕیاری داوە وەگەر داهاتەکانی ناوخۆش بڵێن بەپێی بڕیاری دادگای فیدراڵی بێت تەسلیم کەن لەمەوە دووە تاکو ئێستا تەسلیمیان نەکردو نازانێت چی لاتوە بەس لەمە دووە چاوەڕێ بکەین پرۆژەکانی دەست پێ بکاتەوە و 2014 ئەو موچەش بە تەواوەتی کە یەکلا کراوەتەوە ئێستا
من تەنها یەک قسە ئەگەم لەسەر قسەکانی کاک سەتیب باسی هێزی چەکداری کرد و باسی ئەوشی کردکەوە خەڵک سەدا ئامەزرێت لە هێزە چەکدارەکانە. یعنی بەپێی ئەو زانیاری کە لای من هەیە نزیکەی 400,000 ئێستا هێزی چەکدارمان هەیە لە پێشمەرگە و لە زێرەڤانی و لە پاسەوانی سنوور و لە پاسەوانی کەسە تایبەتەکان و لە پۆلیس و لە ئاسایش. خۆی راپۆرتیان ئارەسی عێراق کرد و دەڵێ 333,000 بڵین چەکدارە وەکو هێزیێمنی 133شی تقریبا خانەشینیانی 433 تۆ خانیشتنەکە بێنە تقریبا لە حدودی 400,000 با بڵین 350,000 یا 330,000 یعنی لە هەر 16 کەس لە هەرێمی کوردستانە یەک کەسی چەکدارە کە ئەمە بڕۆ هەموو دنیا بگەڕێ لە هیچ شوێنێکە ئەم ڕێژەیە نییە. لە وڵاتان هەیە دیومە لە 100 کەس یەک کەس لە هەندێک وڵات هەیە لە 500 کەس یەک کەس هێزی چەکدارە. بەڵام لە هەرێمی کوردستانە سەرباری ئەوەی هەر 16 کەس بۆ 7 کەس یەک کەسمان با بڵێن 20 کەس لە 20 کەس بۆی کەوا خاتریشیان بگرین یەک کەس هێزی چەکدارە. ئەمە ئەم ڕێژێ بڕۆ سێرچ بکە لە هەموو وڵاتانی دنیا شتیوان نییە تۆ لە 20 کەس کەسێک هێزی چەکدار بێ. ئەوە هێزی چەکداری شێ تۆ بۆچیتە؟ ئەبێ من ئەم پرسیارە بۆ پشتگیری بۆ قسەکانی کاک سەتی پاڵێ تۆ هێزی چەکدارت بۆ چییە؟ بۆ ئەوە نییە ئەرزەکە و پارێزراوە بێ. ئێوە تووشیا بە ئارزووی خۆی دێ دوێنێ لە مانتقەی گەڵاڵە ئەو چەند ڕۆژە پێش کەسێکی کوشتووە ئێمە ناتوانین ڕوبەڕووی تورکیا بستون. زیاتر لە 50 بنکەی سەربازی هەیە تورکیا لە هەرێمی کوردستانە تۆ ناتوانین ڕوبەڕووی بیتەوە. ئێرانیش بە ئارزووی خۆی تەراتیانەکە لە هەرێمی کوردستانە ئێمە ناتوانین بە ئێرانەکانی بڵێن کاکەوە چیەکەن لێرە بۆچی چیای ئاسۆستان داگیر کردووە بۆچی لە قەندیل نیوەیتان داگیر کردووە. ئێرانەکانیش هاتووەتە ناوە خەڵک لەوانەیە بەمە نەزانێت لەوێش لە منتیقەی قەڵازیەوە بڕۆ پرسیارکە لە منتیقەی قەڵازیە بزانە لە منتیقەی قەندیلەوە و تا ئاسۆسیش بزانە ئێرانەکان سنووریان بەزاندویان نامرەزێت خۆ هەر تورکەکان نییە ئەوانیش هاتوون ناوە. ئەمە سەرباری ئەوەی لە منتیقەی هەڵەبجەشەوە بەتایبەتی دوای ئەم سیاجیان کردو لە منتیقەی بەمەوە ئەوانە لەوێش ئێرانەکان جارێک کە ئەیانەوێ بێنە ناوە. ئێمە کە نەتوانین ڕێگری لە ئێرانەکان بکەین کە نەتوانین ڕێگری لە عێراقیەکان بکەین ئەوە یەکەوە خۆت زانین لە ساڵ 50 لە 16 ئۆکتۆبەر لە ساڵ 50 ئەوشمانەوە کەواتەم هێزی چەکدارێمان بۆ چییە؟ وەڵامەکە بۆ جەنابی کاک سەرتیب و بۆ خەڵکی کوردستانیش ئەم هێزە چەکدارەکانە بۆ پاراستنی سەرانی ئەو دوو حیزبەیە کە ئێساکێ مقدراتی هەموو میلەتی کوردیان بەدەستە بۆ پاراستنی ئەوانەیە و ئەگەر ئەو هێزە چەکدارانە نەبن بۆ چوونی من ئەم دوو حیزبە ناتوان بەم شێوەیە حکومڕایی هەرێمی کوردستانە بکەن. بەڵام ئەمانیان لە بدەوری خۆیان کۆکرێتەوە بە شێوەیەکی زۆر تۆکمە پارێزگاریان لێ ئەەکەن ئەم هێزانە ئەوانەی کەوا بە تایبەتی هێزە تایبەتەکان کە لای خۆیانەیە بۆ ئەوەی لە کاتی تەنگانە ڕێگەیان بدەن لە خۆپیشاندان لە مزاهرات لە ناڕەزایەکان لەم جۆرە ڕۆژگارە سەختەکان وی بیان پارێزن. ئەمە هۆکارەکەی من ویستم تەنها سەرنجێک بدەم لە قسە سەبارەت بەوەی بە موچە لە موچەکە لە بەغداوە دێت وەکو لە سەرەتا شۆ جەنابەتم باس کرد ئێستا موچەی موچەخواران دێ لە هەرێمی کوردستان لە بەغداوە ئەمێنێتەوە ئەو پارەی کە لە ئێستا داهاتی خاڵە سنووریەکانە و ئەم داهاتی نەوتەشێک کە خەریکە ئەمانە ساکێ سەرباری فرۆشتنی 330,000 بەرمیل نەوتە فرۆشتن لە ڕۆژێکە داهاتەکەی لە مانگی کە 457 ملیارێکە تقریبا بە کۆمپانیا حکومەت آخر تقریبا لەو 470 ملیار دەوری 20 ملیارێکی ئەگەڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان. باشە ئەمریکیەکانیش پێمایە 15 ملیۆن دۆلاریان هەدەنێ. ئەم پارانە ئەبێ حکومەتی عێراقی لە بەروی پەرلەمانیە لە هەرێمی کوردستانە داوای داهاتەکانیان لێ بکات لە زمنی لە سا 12.65ەکەی کە حیسەی هەرێمی کوردستانە ئەم لە سا لێیان ببڕێ کە لێیان بڕی ئەو کاتە ئەبێ کەسێکی بێت چاودێری ئەمانە لەمە دووە چاوەڕێ ئەوەکەین دۆخی هەرێمیش بووژێتەوە لە ڕووی ئابووری ئەمان هەنگاو بنێن بۆ بڕیارەکە گەروە خۆی جێبەجێ کردووە ئەم پرۆسی بڵێن بە بانکی بکرێ موچە خۆران موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوە بوو تەوان لە ئەمریکاش ئەو زای چۆن مەسەلەی نەوت تەنها پەیوەندی نییە بە هەرێمی کوردستان و تورکیاوی هەرێمی کوردستان معادلەیەکی معقەدە یعنی تۆ مەسەلەن گوێم لێ کە خەڵک باسەکە ئەڵێ کاکە وەڵا لەوانێت لەم چۆن ڕۆژی داهاتووە نەوتی کوردستان هەناردە بکرێتەوە کاکە نەوتی کوردستان من لەم تەلەڤیزیۆنی ئێوە لە تەلەڤیزیۆنی NRT-شەوە جارێک کە باسم کرد ئەو کاتە یان مانی کاڕات من پێم وتن مستحیل ئەمە بڕات ئەمە تقریبا وا بۆ ساڵێکە بێت خەریکە ساڵ زیاتر تێپەڕی کردووە وتم مستحیلە بڕاوە وتم ئەمە پەیوەندی بە موافقەی تورکیاوە هەیە
پەیوەندی بە موافقەی ئەمریکاوە هەیە، پەیوەندی بە موافقەی حکوومەتی عێراقیەوە هەیە، پەیوەندی موافقەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە، پەیوەندی بە ڕەزامەندی و مەرجەکانی کۆمپانیەکانی هەڵێنجان و دەرێنانی نەوتەوە هەیە. سەرباری ئەوە ئێرانەکان کاریگەریان هەیە لەسەر بابەتەکە، ئێرانەکانیش خۆڕوا بە ئاسانی پێیان ناخۆشی ئەم نەوتە بڕاودارکە تورکیا ئیسفادە لێ بکە بە کوردیەکەی و هەروە ئەمریکەکان کاریگەریە و هەروە رووسیا ڕۆزنەفت کاریگەری لەسەر بڕۆ معادلەیەکی پێچیدەیە بە تەوەقوعی من بەم نزیکانە بە هیچ جۆرە نەوتی هەرێمی کوردستان مەسەلەی ئەو پارەیەش کە لە بەغداوە دێت بۆ هەرێمی کوردستان هەروە بە ئاسانی تێناپەڕێ بەسەر ئەمانە ئەمە علاقەی بە حکوومەتی مناوەندیەوە هەیە حکوومەتی هەرێمی کوردستانیش پێویستە ئەو داهاتەی کە هەیە لە هەرێمی کوردستانە من لێرە کە بە تۆ دەنا بدەڵم پەرلەمان نییە و میزانی لە بەدەسابێ ئێستا بەویست و بە ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان بەویستی خۆیان چەندێکیان بوێت ئەڵێن کاکە ئیرادی ئەمە ئیرادمانە لە دەواازە سنووریەکان ئەمەش ئیرادمانە داهاتینەوت ئەمەش ئەو ئیرادەیە کە ئەمریکام ئەمانداتێ سەرجەم ئەوە پارەمان هەیە لە 12.65 ئەبڕن باقیاتەکەی حساب بکەن لەسەران و ئەبێ ئەمانیش دیتر دەستکەنەوە بۆ لە بڕی موچان لەسەرشان نەماوە دەستکەنەوە بە ئیشکردن لەو پرۆژانی کە لە هەرمی کوردستانە وەستاوە کە هەزاران پرۆژە لە هەرمی کوردستانە ئێستاوە وەکو بناوی پرۆژەکانمان هەندێکی هێنا بۆ نمونە ئەو پرۆژانە جارێکە بۆ گەڕبخەنەوە دەست پێ بکەنەوە سەرموچەی ساڵانەی کارمەندەکانی دەوڵەت بدەن یاسای خانەنشینی بە هەمان شێوە هاوتا بکەنەوە یاسای لەگەڵ یاسای خانەنشینی وەکو ئەوەی کەوا لە حکوومەتی عێراقی هەیە بە شێوەیە بێت خەڵک بتوانێت ئاهێکی پیا بێتەوە تۆزێک ببوژێتەوە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەمە نەکەن بە بۆچوونی من لە هەڵبژاردننی داهاتووە ئەگەر بکرێت وەکو بە بۆچوونی من ناکرێت بە بۆ تەوەقعی خۆم ناکرێت لە بەرووی پارتی دیموکراتی کوردستان زۆر پێداگرێت لەسەرەوەی کەوان بەشداری هەڵبژاردنەکە بە بۆچوونی من خەڵک تۆڵیان لێکاتۆ لە مەوش کاک سەرتیب وەکو دو پرسیاریش بۆ بەڕێز سەبارەت بە پرسیم و ئەم پرسەتاوە یەکلا کراوە یاخود تاکو ئێستا بڵین ڕێگری شێ بۆ ئەوەی کە ئەم پرۆسی تەوتین لە بانکە حکوومیەکان بکرێ و سەبارەت بە دۆخی سیاسیش سەدانی بڵێن سەرۆکۆماری تورکیا شێ لە چەند ڕۆژی داهاتوو بۆ عێراق کاریگەریە لەسەر هەرێم و ئایندەی هەرێمیش بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵام سەبارەت بە یەکەمیان مەسەلەی ئەوەی کە پێی دەگوترێت بە بانقیکردنی موچە خۆرانی هەرێم وەڵای ئەمە تێناگەین باوەڕتە بێ ئەو هەموو ناکۆچی هەبوو وەختێک مانزانی بە یەک دوو سەردانی سەفیری ئەمریکا هات هێرە و ینی عێراق ڕازی بۆ موچە بنێرێت نازانین چی بەسەرێت وەکو ئەوەی هەموو ئەو شتانی کە ناشەفافن ئێستا ئەم پرۆسەیەش بە نەشەفاوی دەڕۆ نازانین ئایا ئەو بانقانەی هەرێم کە گوایە موچیان لێ بدرێت لە چوارچێوەی سیاسەکانی بانقی ناوەندی عێراقی ئیشوکارەکان دەکەن یا ئەو هەردوو بانقی عێراقیە تێناگەین بەڕاستی لێرە لە حکوومەتی هەرێم بەردەوامن لە مەسەلەی موچەی ئەسەری هەژماری سەبارەت بە هاتنی ئەردۆغان کە بڕیارە 22 مانگ بێ سەرێکی هەولێریش دەدا لەبەرەوەی ینی دیارە بەشێک لەو ئیشوکارانەی کە لە بەغدا دەیکەن پەیوەندی بە کوردستانی شەوە هەیە بابەتە هەرە گرنگجەکەی عێراق و تورکیا برسێ لە مەسەلەی ئەمن ئاسایش و بە خۆتان دەزانن پەکەکە لەو شاقانن و دڵنیام هەرێمی کوردستان بەشێک دەبێت لەم بارودۆخە و نازانین نەتیجەکە چی دێ بەڵام تورکیا کاریگەریی زۆر خراپی لەسەر عێراقیە یەکێکە لە وڵاتانی کە بە ئاشکرا دەستبەرداتە کاروباری عێراق و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان لە بەرووی لاوازە و ئێرانیش بە هەمان شێوە یعنی ئێمە تەنها بە تورکیا نەزانین بەڵام مەسەلەی ئەمنی زۆر مەترسیدارە هیوادارین بەشێک لە حکوومەتی هەرێمی کوردستان نەبنە یان هەردوو حیزبی سەرەکی نەبنە بەشێک لە ئەجەندای تورکیا لە مەسەلەی لێدان لە پەکەکە. سوپاس دەکەین عومەر وە کورتێش. وڵای بە من تەنها لەسەر هاتنی ئۆردۆغان سەرۆکی تورکیا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش لێرەوە بە خەڵکی کوردستانی ڕاگەێنم کە هاتنی ئەردۆغان پیلانێکی زۆر خەتەرناکە لەسەر هەرێمی کوردستان و ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان هەڵوێستیان هەبێ و ئاگادار من لەوەی هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانە و نەپارتی نەیەکێتی نەهیچ لایەنێکیکە دەستێکەڵ نەکات لەگەڵ حکوومەتی تورکیا بەرامبەر بە هاوزمانەکانی خۆمان کە پێ ئەڵێن پەکەکە حیزبێکە لە هەرێمی لە باکوور خەباتەکە بۆ وەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان ئەوانە برای ئێمە من داوا ئەەکەم لەوەی کەوات جارێکە خوێنی کورد بەدەستی خۆ نەڕێژێ دەستی دوژمنانی کورد ڕانێکیشن ناو هەرێمەکانمانەوە کارێن نەکەین کە جارێکی کە ئەم هەرێمەش بکێتە خەتەرەوە و بێگومان بن لەوەرە ئەگەر قوڵایی استراتیژی لە قەندیل کە پەکەی ئەگەر نمێنێ لەوانەیە کۆمەڵی هێزی سوندڕ و بێن دێتە ئەوەوە بە هیچ جۆرێ جارێکە لە قەندیل بمان دەرنەچێت. سوپاس دەکەین بەڕێز کاک عومەر عینایەت لە ستۆدیۆ وەکاک سەرتیب جۆهەر لە هەولێر. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان